هاوڕێن و کاتتان باش هەندە قسە و باز ئێستا دەکەین لە شوێنەکەم ناگەمەوە ماڵ هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو موشک بارانەی دوێنێ. ڕێز بزانم لێرە زۆر ساردە تەنانەت تەئسیری لەسەر ئەوەش کردیە بڕوا بکەن نێتیش کردیە ناقص ئازام هەفتەیە ناقص ئەودەیە ڕێز ئاوڕێن ئەوەیە کات یعنی لە خەتین هەندە قسە و باز ئێستا دەکەین لەسەر ئەو بۆم موشک بارانەی دوێنەی هەولێر. ڕێز و خۆشەویستیار ئەژنۆ دەقەیە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕۆژەی هەولێر. هاوڕێیان ببورن جەوەکە لە لای ئێمە گەلەگەلێک ساردە سەر لە نوێ ڕۆژ لە دەرەوەی و کەچی ئازام ناقص 15 بوو لێرە بەیانی ناقص 17 بوو ڕەوشەکی زۆر خراپە. هاوڕێیان دوێنێ با دەست پێ بکەین ئەمن هەرە ژنۆ دەقەیە تەزیید دەکەین دوای ئەوە و برادرانی پێیان خۆش بوو دەتوان جێ لێ ڕابگرن دەبینە تەلەگرام و ئەوانش هاوڕێیان وەرنە تەلەگرام لەگەڵمان ئەمنیەتی بەهێزترە بۆ ئێوە بۆ ئێمە بڕوا بکە کەس نازانی. ئەوە یەک دوێنێ لە چەند شوێنێک درایە نزیک 25 دقا ئەوها بلەو چرکەتانە بووە ئەوروپا وەزان دەکە 11 و هەندەشی ئێوە لەسەری ڕەشترایە لە بارگای پاراستنرایە ئەمبۆلانسێک زۆر چووە ئیتر نازاندرێ کوژا و بریندار چەندە چەندە بەزووتر یەکێک لەو شوێنانەیە ئەوەش نیشان دەدا کە ئەوەی ئێرانجارەکەی تر بەسەریدا سوورەوە جارە لێیدا باز لەوە دەکرێت لە نێوان 3 بۆ 5 کەس کوژرایە لە مەسیف لە پشت ڕۆز سەیتەرە ڕۆز سەنتەر دراوە لە دووقل لە گڕاو دراوە لە حەریر دراوە لە گردە چاڵ دراوە لە ماڵی ئەژی ئەمین و لە ماڵی پێشۆ دزەیی دراوە. هاوڕێیان و لە چەند بە درۆن پێدەچی بە درۆن لە چەند شوێنەشی بنکەکانی ئاسایش و ئەوانەش درایە بازەکەی بن مەسیفچکۆ ئەوانە بە درۆ بە موشک لی نەدرایە بە موشک لی نەدرایە ئەوانە بە درۆن لی درایە و دێت دەبینن چەند ڕاستە ئەو باشەوە نەوزاد ئەحمەد باو با پیرت پەروەردەیان نەکردینە بە حیزبەکەشتەوە ئەو قسە قێزەوەنانە دەکەن بڕوا بکە ئەو شتانە بەس زیاتر تۆڕەترمان دەکە لە خۆت و لە حیزبەکەت یعنی نازم کەنجی تێدەگەن. بەهەرحاڵ هاوڕێیان لە چەندین شوێندرە جێگای سەیرە ئەژی ئەمین نانی لە وەختێک لەو شوێنە درایە کە ئێران باش دەزانی ئەژی ئەمین لەو تۆقیتە لەوێ نییە سەماڵی پێشڕە و دزەیی دیارە و کابرات ئەو تۆقیتە لە ماڵە بەس لە بنەسلاوە چ دەکاتن ئەژی ئەمین نازم لە بنەسلاوەی درایە. هاوڕێیان بەزان لە سەری ڕەش لە بارگای پاراستن درایە ئێمە لەوە دڵنیاین و لە مەسیفیش درا لە پشت ڕۆز سەنتەر لە حەریر درایە لە گرچاڵ درایە لە ماڵی وەگوتم برم لە ئەوەی بارگای ئەژی ئەمین و لە ماڵی پێشۆ دزەی درایە. پێشۆ دزەی ئامۆزای سەفین دزەیە ماوەک لە سوید بوو ئەڵێن پێشترش ئەمریکا بووە لە 96 سەدا ماتیتەوانە هەموو چینە ئەمریکا یانی لەو دام و دەستگایانە ئیشی کردیە لە سویدیش وازان ماوەیەک لە سویدیش بووە دوایەوە گەڕایتەوە ئامۆزای سەفین دزەیە هۆکاری سەرەکی لێدانی ئەوە پاساو نییە بەڵام ئۆکو ئەوەی ڕۆژنامەگەریە. هاوڕێیان ئەو ئەردۆغانەی کە 1 ملیۆن کەسی لۆ غەزەی هینا دەرێ لە دژی تورکیا خۆیا پیشاندا کەچی ئەردۆغان تا ئێستاش نەوت و گاز و ئەوانە لە بۆ ئیسرائیل دەنێری بۆ زانیاریتان یەکێک لەوانە ئەو تەنکەرە نەوت و ئەو ئەوانەیەک ئەو پێشۆ دزەیەکێک لەوانە بوو سەرپەرشتی ئاودیکردنی نەوتی لە بۆ تورکیا دەکرد و تورکیاش دەیدا بە ئیسرائیل ئەو یەکێک لە هۆکارە سەرچیەکانی لێدانیتی ئەوکو میدیای ئێرانی و خەبەرەکان باز دەکەن کە پێشۆ دزەی تەنسیقی هەبووە لەگەر ئەو شتانە ئەوە پاساو نییە تا ئەنەمەدەوی بڵێن ها بە هەموو حاڵەتێک ئێران ئەو شتانەی باز دەکات 150 ڕاستە 150 هەڵەیە دووش من یەک خاڵی کەشتان پێ بڵێ ماڕێیان ئێران باش دەزانی ئەمریکا لە پشت هەموو ئەو شتانەیە لە تەقینەوەی کرمان بەلای کەم لەگە ئیسرائیل بنمونە بەڵام ئێرانیش ئەوەندە ترسنۆکە ناوێری تۆ تەسەوڕکەن بە ئاشکاڵێ لە هەولێرماندا لە بەرەی هەولێر لاوازە
یا ولێر لاوازە بەس ناوێری لە ئەمریکا بدە کە لەوێندرە لەبەرێ ئەوزاری بە ناوی ئێران لێدرا سوپای پاسداران پێشان بە ناوی کۆمەڵک هێز و لایەن بوو ئێران بە کەیفی خۆی برم هێزەکان دەیانگوت لە ئەمریکیەکانماندایە لە بارەگای ئەوەماندا ئەو زارە ئێران بە خۆیتی سەیریکەن بە ساروخ ناوێری برێ لە ئەمریکام داوە لە کاتێکدا ئەمریکایە پشتگیری ئیسرائیل دەکا ئەمریکایە مەسەلەن هاریکاری هەتا ئەگەر هەرێمیش بکاتن هەر شتێک لە ناو ئێران ڕوودا بە ئۆکەی ئەمریکای دەڕاتن بەڵام ئێرانیش ناوێری لە ئەمریکا بدا ببین ئەمریکەکان دەڵێ هیچ زەرمان نەکردە هیچ زیانێکمان نەبووە و ئێرانیش ناوێری ئەڵێ لە هەندێک بنکەی سەر ڕێی متەزاربی هەندێک زارێک گوتی لە حزبی کوردی ڕۆژهەڵاتماندایە دوای گوتی لە هەندێک بنکەی سیخوڕیمان داوە بەڵام بە هەموو حاڵەتێک نەوێراوە لە ئەمریکەکاندا ئەڵێ لەو هەندێک لە کوردەکەی داوە لە پارتی داوە پرسالەی زۆر وازەها تاوانم بۆ خۆم بە ڕاشکایی بڵێم ئیدانە دەبی بکەین لەبەرەوەی ئێرانیش ئەوەتە لە ئەمریکا نادا دەچیرا ئەوە دەدا بەڵام دەبی ئەوەش بڵێن پارتی هۆکاری سەرچیە کە هێزەکە لە گەمەی مخابراتی زۆر ئەوە دەکا کوردستان بەرەو کاولکاری دەبە هاوڕێیان دەبی ڕخنەی لێ بژیرێ من تێدەگەین لەوەی کاتو لە منتیقەبی بەڕاستی لە منتیقەبی ناتوانانی مەسەلەن پێویست بە ئەمریکایە پێویست تا حدێک بە ئیسرائیلە بەڵام نەکەویە ناو گەمەی سیخوڕیان ریسک بە ژیانی 7 میلیۆن کورد مەکە ریسک بە ژیانی کورد مەکە ئێرانی وڵاتەی زرێزە نەوەک بەو شێوەی پارتی کە سەنگەری تا حدێک لەگە بەرەکەی ترا کە تەوازنی لەگە ئێران پێ ناکرێ هاوڕێن ها بۆ زانیاریتان زۆر هەوڵیدا نێچیر چۆ سەفارەتی ئێران فازڵ میرانی کە پیاوی ئێرانە گومانی زۆر لە سۆیەت فازڵ پیاوی ئێرانە ئەو دەمەت پشکردگوتی ئەستێرێ قاسم سلێمانی و نازانم بردی ئاسمان دادی نەدا ئێران تازیە تەواو بوو لەیدان ئەوە پارتی هەموو ماستاوەکی بۆ ئێران کرد لەبەرەوەی دەیزانی لی دەدرێ دەیزانی لەو گەمە بەڵام بۆ خۆی خەتاخۆتی زۆر دەستە پێش ئەمە ینی ئەمە ئێستا فەر دەکەم بەس پارتی هێزەکە حکوومەتە من بۆ خۆم لەوە تێدەگەم دەبی علاقەی هەبی و ناتوانانی ئەو هەموو تەوازنەی پێکەوە ڕابگری بەس پارتی کێشەی ئەوەی هەیە هەموو شتێک دەکا لە پێناوی دەسەڵات و مانەوەی بنەماڵەی بارزانی دەست لە بۆ هەندێک کار دەبە ئاوا نەک ریزک بە خۆی دەکات مشکلەک نییە بە خۆی دەکات ریزک بە میلەت تەک دەکە هاوڕێیان ئەو ساروغانە بەردەوام بێ لە هەولێر زۆر خراپە هەر ئەوە نییە بڵێ ئەوەڵاوە دەگوژێ اقتصاد خراپ دەکا کەشوهایکی زۆر خراپ لەناو کوردستان دروست کردیە و ئەگەری شەڕی شێ لە مەبەینی ئەو وڵاتە زلهێزانە و کوردستان ببتێ مەیدانی ئەو موشک بارانانە بەڕاستی ینی هێزی سیاسی عاقڵ ئەوەیە خۆی لەو شەڕانە دوورە پەرێز دەگری نەوەکو پارتی کە زۆر چتە ناوگەمەکان نەوەک یەکێتیش کە زۆر سازشە بۆ ئێران دەکاتن هەردوو لە سیاسەتەکان دەبی ئەوانە هەوڵ بدەن کوردستان دوورە پەرێزی ئەو موشک شەڕی دەوڵەتان بی کورد بەرگەی چ دەگری چاوەکەم ئەنگۆ بە کورد بەرگەی چ دەگری بە هەر حاڵ خاڵش کەش دەمێ بڵێم ئەو ڕۆ بە زۆرم لێ خەڵکیان بردی مزاهرەی لە هەولێرێ بە زۆرم داوای کرد هەموو دەستگاکان دەبی خەڵک بسە مزاهرەی دژی 6 دژی UN باشە ینی بەجددی شەرم لە خۆتان ناکەن دەسە ڕەنگی قسە بەمە بڵێن وڵی ئەنگۆ زانەوە بەس پارتیەکان نییە بە شەرەفم 100 ئەوانەی لێرە کۆمنت دەنووسن ئەو پارتیان هەر من دەمەیە بە بیریان بینمەوە زۆربەی ئەو پارتیانە لێرە کۆمنت دەنووسن دەرێ کوڕی مەلهە و لە ئاودەستی لە دایک بوونە یعنی نازانن نە حزبەکە نازان ئەو ڕێبازی بارزانیە ڕێبازی بارزانانی کاج خۆم ئەوە کورە دە 15 ساڵە ئەو جوونانەمە بێدن چ جێمان لێ بووە بەس تووڕەترمان دەکەن بەس خۆتان قورسن دەکەن نازان دیالۆگ بکەن ببورن هاوڕێیان تۆ بزانە مەسرور بارزانی بەیان نامەکی گرنگی دەرکردیە گوایە ئیدانەی ناوێری ئێران بکە ئاسایشی هەرێم ئیدانەی دەکا بەس ناوێری دەوڵەتەکە دەزین لەم ئێران بە ئاشکرا بە کەڵەگایی دەرێ ئەمن کردیت نا ئێران دەوێری دژی ئەمریکا شتەکان کە هەموو ئاگرەکە لە بن سەریویە نە پارتیش دەوێری برێ ئێران لی دایمە لە کاتێکدا ئێران بە ڕاشکاوی ڕایگەیاندی هاوڕێن خۆنەی شاردیتەوە بەهەرحاڵ ئەو نمونەیەوت پێ دەڵێ پارتیش دەست دەخوا هێز دەخوا پارتیش بەس بۆ گیانی خەڵکی ئازادی خواست ئازایە
بزانە ناوێرن ئیدانەی بکە ناوێرن بچنە بەردەم قوسڵخانەکەی ئەمریکاش قوسڵخانەی ئەمریکیش ببورن ئێرانی ئیدانە بکەن بەڵێ کاکە ئێرانە ئەوەی کردیە ناوێری نە ئیدانەی بکەن نەبستە پێش ئەوەی دەستە پێش یوێن چ بکە بابە یوێن کارتۆنە کارتۆنەوەکو سەرۆکاتی هەرێم ئەوە سەرۆکاتی هەرێمی نێچیروان بارزانانی تا هەمە ئەدین مەعروفەچی نێودەوڵەتیە ئاو بینە و دەست بشت چێ دەست نەوێن دەر ومێت خۆشناو بڕۆ نەگە مردن بڕۆ بەر منالم دەرکەن دەرکردنی قوسڵی ئێران قورسە وە کوردستان بەرگەی شەڕی ئێران ناگری بەڵام بڕۆ کاچی خۆم بڕۆ بەردەم قوسڵخانەی ئێران بوێر بە ئەوە خاڵک دوو خەڵکی پارتی و پارتیەکانەوە دەکەن وەڵا ئەوە خاچی کوردستان ئەوە بووە و علم لە گەمەی مخابراتیە بەشە چی بەش ئێران دەوڵەتێکی داگیرکەرە بەڵام بێڕەوشتینە دوێنێ تورکیا 56 شوێنی لە ڕۆژ ئاوای کوردستان بۆمباران کردی لۆ قسە ناکەن لەساندێ مەگەر ئەو بنیەی تحتی لێدایە بنیەی تحتی ئاو کارەبا خەڵکی بێ ئاو کارەبا کردی لۆ قسەی ئێستا ئەوەی ناکەن یعنی ئەوە لەو دەڵێ لەو شوێنانە دراومان دەزانین دام و دەستگای حکومیە یان ئەو کەسانن کە لەگەر ئەمریکی و ئیسرائیلەکان نزیکن پێش ئۆکو پێشڕۆ دزەیی وەجێ سەیرە ینی زارەکەیت لە شێخ باز درا و زارەی لە پێشڕۆ دزەیی درا ینی ئەوانە هەموو پرسیاری گەورن وە بۆ زانیاریتان هاوڕێیان نێتی مەسرور کێسە لە داڤۆس وا قسە دەکە لە بڕی ئەوەی بگەڕێتەوە سەرۆک وەزیرانەشی ئاوا خطابەکەی خۆی لا گرنگتر بوو خطابەکەی خۆی لا گرنگتر بوو لەوەی کەمیلەتەوە بێ هەر سەرۆک وەزیرانێک بی لەو چرکە ساتێک سەر دەگەڕێتەوە بەڵام ئەو دەبینی دەنگ خۆ دەرخستنەکەی لا گرنگترە خۆ دەرخستنەکەی لا گرنگترە بەهەرحاڵ حەفدە سەرمایەداری بدیۆزم نەوزادی هەیە بازگریشی بردیۆ بەڵام بزانە ئەوەی نەبەرجارەکەی تر شێخ باس یعنی ئەوانەی کە لە باڵی نێچیر نزیکن ئەوانە دەبن قسەی کۆتاییشمان ئەوەیە هاوڕێیان یعنی قسەی کۆتایی ئەوەیە کوردستان لەو شەڕە دوور بەرێز بن هەمومان دەبێ ئیدانەی بۆ ئەو یعنی هیوای سەلامەتی بۆ خەڵک بخوازین و داوا بکەین پارتی وێچێتی کورد لە شەڕێکی کاولکاری موشەکباران دوورە پەرێز بکەن هاوڕێیان سەیری ئەوە مەکەن کورە شەڕ هەر هەندە دەستی پێکرد کارە ساتە دڵتان خۆش نەبی ئەوڕۆ ئەها لە دوو بارەگای پارتی درایە لە پاراستن درایە شەڕ کارە ساتە ئاوڕێیان من ئەو قسە ڕەنگی خەڵکێکێ لێم نەکڕی بەڵام ئەو شەڕانە ئاوا دەست پێ بکە دێتە ماڵەکان ئەوە شەڕی ساروغە ئەو شەڕی دەوڵەتی زلهێزی جیهانە کوردستان بەرگەی دوو جاری بکەی وا ناگری بۆیە دەبێ ئەوڵ بدرێ پارتی وێچێتی خۆیان لەو گەمە لەو شەڕە کاولکاریە کە کارەساتی پێوێ هەر لەو بۆ مرۆڤایەتیە لە بۆ کوردستان وەکو غەزە بەڕوا بکەن ئەو شەڕە بەردەوامی کوردستان وەکو غەزەی لێدێ وەکو ئۆکرانیا لێدێ کە ئەمە لێرە ئۆکرانەکان ئەڵێ گەنجەکانمان وەکو گەڵای پاییس هەڵدەوەرێن وەکو رووسیای دەدێ اقتصاد خراپ دەبی هەموو شتێک دەبێ دوو پارتی ئەوەندە بەس بۆ گیانی ئێمە ئازایە هاوڕێیان یەکێک لەوانەی دوسێ شەقی لە کاک شێروان شێروانی دابوو یعنی لەقەب ناوەکەی ئێستا لە بیرم چۆ بڕوا کە دام نابوو بەناوە دوای بەناوە دەنووسم لێی دابوو دوی ئەمە لە ئەمریکا ناترسێن ترکەنینا هەر بە ڕاشکاوی ینی فشۆڵەکان دا ئەوە ئێرانە کە بەقەت لە بەرامبەر ئەمریکای هیچ نییە دە بوێرە ئیدانە بکە بەس ئیدانە بکەن لە شێروان دەدەی دەرێ منەتی ئەمریکا نازانین بەڵام ئەوە ئێران لێت دەدە دەبزانام چ جورئەتەکت هەیە جورئەتت هەیە بەس بچێ بەردەم سەفارەتی قونسڵخانەی ئێران لە هەولێرێ هاوڕێیان قسەی کۆتای شەر ئەوەندەیە بزانم دێنە لە سەری ڕەش درایە لە بارەگای پاراستن درایە قسە هەیە لەسەر 3 بۆ 5 کەسیان لێ کوژرایە ئەوە دەنگۆیە تاوان کەسمان ئەومان نیە بەس سەرچاوەکانمان تا حدێک دقیقە لێی درایە لە پاراستن ئەمبۆلانس چوویتە وێندەر لە مەسیف ئەوکو گوتم لە پشت ڕۆز سنتەر درایە دوو قلە گڕاو درایە لە حەری درایە لە گرچاڵ درایە لە ئەژی ئەمین و لە ئەوە درایە ئەو زانیاریانە لای من هەبوو هەرویستم لەگەڵتان ئاو بەشیکەم بە هیوای دوورە پەرێزی شەڕ دوورخستنەوەی خەڵکی کوردستان لەو شەڕە ماوەلوێرانیەی کە دوو دەوڵەتی گەورەی زلهێزی جیان ئاوڕێیان دەبێ هەوڵ بدرێ کوردستان نەبتە غەزە یعنی ئێمە هەموو ڕەخنەمان لە حەماس هەیە کە لە ئەو کاولکاریەی دروست کرد ئەبێ هەوڵ بدەین پارتی و یەکێتیش لە نزیک بوونەوەی لە ئێران وانە کاتن جەوێک چکو ئەو شەڕار
شەڕ سەرەتاکەی ناخۆ ئەوەیە بچووکە بەس دوای ئەوە شتی زۆر گەورە دێنگۆ بەس شەڕی پارتیوێکی کلاشکۆف و ئارپیجی بوو چ کارە ساتە چینە برا ئەوە موشەکە موشەک بۆیە دەبێت دش بە شەڕ بین کاتە چ خۆش